لەیەکێکی دیکە لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستان لە شاری ئەولێر یعنی ئاسۆ میوانداری لە هەڵەبجەی شەهید دەکات وەردویانەش دوایین مەشقەکانی خۆیان ئەنجامدا. ئاسۆ باواردۆخێکی باش تێپەڕ نابێت بۆیەوەی تا ئێستا سەرکەوتنی دەستەبەر نەکردووە لە سیاری دوو یەکسانی و شکستێکیە و خاوەنی تەنها دوو خاڵە. هاوکات بۆی تێکدانی بەشێک لە یاریگاکەیەوە بە مەبەستی نۆژەنکردنەوە ناتوانێت یاری لەسەر یاریگاکەی خۆی بکات و زۆربەی مەشقەکانیشی لەسەر چیمەنی دەستکرد ئەنجامداوە. هەرچی هەڵەبجەشە خاوەنی چوار خاڵە با سەرکەوتنێک و یەکسانیەک و شکستێک و هەڵەبجە بۆم یاریە لە توانەکانی ئەحمەد خەمیس بێبەش دەوێت بۆی پێکانەوە، بەڵام توانەکانی شادمان سەباحی بۆ گەڕاوەتەوە. ئەوەی شانی باوی دەربارەی یانەکەمان ئەمە دەتوانم دێن بێ پلانی نەبووە کە ببرین پلانێکی باشمان بۆ داڕژنەوە بۆ یاریزانەکان بە زۆربەی زۆر یاریزانەکانمان گەنجن لاون یعنی زۆربەی زۆری لەناو جمهوری یاریان نەکردووە یاریگای خۆمان تەئسیری هەبوو لەسەر ئەوەی برێ تەئسیرێکی زۆریە ئەوەیە یعنی ئێستاش برێم نەتیجەکەمان وەک پێ برێن زۆر خراپ نیێت و بەس ئەو گەمەی ببێ ئیشاڵڵا یعنی دەکەوێت ناو منافەسەی یعنی تاوەکو ئێستا سێ یاری کراوە سێ یاریەکەش لەو زۆرانە نەبرێ وەڵڵاهی فەریقمان برن لەو خراپانە ئیشاڵڵا ئەو یاریانەی کە داهاتوویان لەو یاریۆنا یعنی تەواو بە پشتیوانی خۆ پشتیوانی دەسەی کاجەری بە پشتیوانی هەموو لایەک ئیشاڵڵا بە دەکەین تاویز دەکەینەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر بمانەوێ چارەسەری ئەو کێشە و گیرروگرفتێکە هەفتەی پێشوو بە سەرمانە هات وەڕوبڕەوان بووینەوە لە ئەنجامی دۆڕانی یاریەکەمان بەرامبەر بە شەقڵاوە پێویستمان بەم سێ خاڵی یاریە بێت و ئامادەکاری زۆر باشمان کردو و چاومان لە سێ خاڵی یاریەکەی ئیشاڵڵا بەرامبەر بەیانی ئاسۆ و لەبەرەوەی کە ئێمە پێویستمانە هەفتەی داهاتووش دیسانەوە لە دەرەوە یاریگای خۆمان یاریمانەیە بەرامبەر یانی چەمچەماڵ کە ئێستا لە یەکەمی ڕیزبەندی و پێویستمان بۆ سێ خاڵەیە بۆ ئەمەی بەورەیەکی بەرزترەوە ڕوبڕۆ یانی چەمچەماڵ بینەوە.